تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆی زانی کە لە وەزعی ئێستادا هاوکاری خەڵکی باشووری کوردستان پێ و ئەگەر ئەوەی لە توانایە بێت لە ڕووی مادیەوە بتوانێت هاوکاری بکات بۆ ئەوە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان مانگەوازی کرد بۆ تەواوی ئەو خەڵکە بەڕێزانەی کە لایانی مادیان باشە و دەخوازن لە ڕێگەیەکەوە هاوکاری ئەو خەڵکانە بکەن کە لایانی مادیان خراپە بۆ ئەوە تەفگەری ئازادی لە چواردەی مانگەوە کە قەدەغی هاتوچە بە تایبەتی دەستی پێکردەوە ئیشوکە لە باشووری کوردستان وەسەندراوە بە تایبەت چینی کاسبکاران کە لە وەزعێکی خراپی ژیانیدا ژیان دەکەن چونکە بێگومان ئەوان لەسەر ڕەنجی ڕۆژانەی خۆیان لایانی مادی خوان و پێداویستی خێزانەکانیان دابینەکەن کە ئێستا هەموو لە ماڵەوە لە ڕۆژێکی قرنتینیدا ژیان دەکەن بۆ ئەوە کەمپینێکمان دەست پێ کردووە دەستخۆشی لە تەواوی ئەو بەڕێزانی ئەو هاوڵاتیانی ئەو کەسانە دەکەن کە لە ڕووی مادی و توانیان متمانی خوان بێمە ببەخشن و هاوکاری ئێمە بکەن بە بڕێک پاری و ئەوەی کە لە توانیانە بۆ هاوکاری ئێمە بکەن ئێمەش لە دوای چواردەی مانگە و لە دوای قەدەغی هاتوچەوە کەمپینێکی هاوکاریمان دەست پێ کردووە بەسەر تەواوی ئەو خێزانانی کە لایانی مادیان باش نییە و پێویستیان بە هاوکاریە و پێویستە دەستی ئێمەیان بگاتێ بە تایبەت ئەوانەی کە هەندێک دوورە دەستن وە بە شێوەیەکی زۆر باش دەستیان ناگاتە ئەو کەسانی کە کەمپینی هاوکاریان دەست پێ کردووە لەو چارچێوەیەدا تەفگەری ئازادی بە چەند ڕێگەی جیاواز زیاتر لە 200 ماڵ هاوکاری کردو وەک دەبینین ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لەرەکانە بەڕێوە دەچێت هاوکاری زیاتر لە 100 ماڵەکە جیا دەکرێتەوە و نیازمان وایە بیگەێنینە دەستیان بێگومان دوای ئەو بەنگاوازی کە تەفگەری ئازادی کردی لەگەڵ ئەو بڕەپارێکی بە تەفگەری ئازادی گەیشتووە بێگومان خۆشمان هەوڵمانداوە لەوەی کە دەستمان بگاتە ئەو ماڵانی کە لایانی مادیان باش نییە و گوزەرانیان باش نییە و ناتوانن پێداویستی ڕۆژانی خۆیان دابین بگەن خۆمان لەگەڵ هەندێک هەوڵدان کە کردومانە هەندێک ماڵمان دەست نیشان کردووە لەگەڵ ئەوەشدا خەڵکی دڵسۆزیش زۆرە بە تایبەت ئەوانەی کە خۆشیان هاوکاریەکەن زۆر جار یعنی خۆشیان هەندێک ماڵ ئەناسن کە پێویستیان لایانی مادی و خۆراکی پێویستە هاوکار بکرێنەوە بێگومان خەڵکی زۆر هاوکارمانەکات لەوەی کە هەم ئەدرەسی ماڵەکان و هەم ژمارە تەلەفۆنی ئەوانی کە پێویستیان بە هاوکاری ئەیدەن بە ئێمەش لەو ڕێگەوە بتوانین هاوکاری ئەوان بکەین بێگومان ئێستا ئێمە زیاتر لە 100 ماڵی تریژ وەکو لیز لە بەردەستی ئێمە کە پێویستە هاوکاریان بکەین بەڵام ئەمەی کە ئێستا لەرەکانە کۆکراوەتوانێت وەکو ئەو بڕە هاوکارە 100 ماڵێک لەوانێت تا 100 ماڵێک بڕوات بەڵام بێگومان ئێمە ئەگەر ئەو ڕەوشە بۆ شێوازە بەردەوام بێت لە کاری خۆمان هەر بەردەوامە بینوە بە گوێرە ئەو لایەنە مادیەکی هاوکاری ئێمە ئەکرێت لەلایەن خەڵکی دڵسۆزەوە ئێمەش هەوڵ ئەدەین کە دەستمان بگاتە زۆرترین ئەو ماڵانی کە پێویستیان بە هاوکاریە و بێگومان ئەمە گیانێکی خۆبەخشیە و ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە کۆمەڵگە لە ناو یەکتریدا لە چوارچێوەی خۆبەڕێوەبردن و هاوکاریکردن و پێکەوە بوونێکدا ئەم هەنگاوە بنن چونکە بێگومان بەداخەوە ئێمە ئێستا ئاگاداری ڕەوشی باشووری کوردستان و بە تایبەت کەمتەرخەمی حکومەتی هەرێمی کوردستانی لەو بارەیەوە چونکە لەگەڵ قرنتینەکردنی خەڵکدا وە بێبەشکردنی خەڵک لە کار و کەسابەتی ڕۆژانەی خۆیان و خراپی گوزەرانی خەڵک کە ئێستا بەڕێوە دەچێت حکومەت ئەلتەرناتیڤیشی نییە بۆ ئەوەی بتوانێت دەستی هاوکاری بگەێنێتە ئەو چینەی کە لەناو کۆمەڵگادا پێویستیان بە هاوکاری بێگومان وەک تەفگەری ئازادی هەوڵمانداوە لە ئەو هەرێمێک کە ئەنجومەنی ئێمە هەیە ئەم هاوکاریە جێبەجێ بکرێت و بگاتە دەستی ئەو خەڵکانی کە پێویستە لەوانەشە لە هەرێمێکەوە بۆ هەرێمێکی تر کەمپینەکە فەرقی هەبێت لە شوێنێ زۆرتر بێت لە شوێنە کەمتر بێت بەڵام بێگومان درێغیمان نەکرد و داواش لە هەموو ئەو کەسایەتیە بەڕێزانە دەکەین بازرگانە بەڕێزەکان ئەو کەسانی کە لایانی مادیان باشە هاوکار بن بتوانن لە ڕێی ئێمەوە بە یاخود لە ڕێی ڕێکخراوەکانی ترەوە بە یاخود لە ڕێی ئەو کۆمیتانی ترەوە بێت کە خۆبەخشانە دروست بوون و هاوکاری خەڵکەکەن بتوانن لەلایانی مادی و هاوکاری ئەو ڕێکخراوە کەمپینانە بکەن هاوکاری تەفگەری ئازادی بکەن لایانی مادی هاوکاری بکەن بۆ ئەوەی ئەو کەمپینانە بتوانن بە شێوەیەکی باش بیکەنە هاوکاری هیچ نەبێت یعنی بەپارە بێت یاخود بە خۆراک بێت هاوکاری ئەو ماڵانە بکەن کە پێویستە هاوکاری بگەێنرێتە دەست پێگومان لە چوارچێوەی کەمپینی کە دەستمان پێ کردو ئێمە حملەیەکی باش بەڕێوە چووەوە تا ئاسێکیش ئەوانەی کە ئەخوازن هاوکاری تەفگەری ئازادی بکەن لە ڕێی تەفگەری ئازادی و هاوکاری ئەو ماڵانە بکەن کە ئەوان دەستیان نایگاتە یاخود وەک ئێمە ناتوانن کە ڕۆژانە خوان کاتی خوان تازیکەن بۆ ئەوە یعنی بە شێوەیەکی زۆر باش بەشێکی زۆر لەو خەڵکانە ئاگاداری ئەوە ئەنووە خۆشبەختانە لە چی لەسەر ئاسی دەرەوەی وڵات چی لە ناوخۆشدا هاوکاری ئێمە ئەکەن و لەگەڵ ئەوەشدا ئەبێت ئەو لایەنە هاوکاری ئێمە کە ئەکرێت بە گوێرەی پێویست نەبێتە وەڵام بۆ خەڵکی باشووری کوردستان و ئەوانەی کە پێویستیان بە هاوکاریەکەیە بەڵام بێگومان ئێمە هەوڵی خۆمان زیاتر دەدەین کە ڕۆژانە لە ڕێی کەسانێکەوە کە خەڵکی دەوڵەمەند ئەناسن یاخود ئەوانەی کە تا ئاسێک پەیوەندیان باشە لەگەڵ ئێمە و لایانی مادیان باشە هەوڵمان داوە کە هاوکاریەکانیان بگاتە دەستی ئێمە و ئێمەش هاوکاریەکانی ئەوان جارێکی تر بە شێوەیەکی فراوانتر و بە دەسپلینتر
بگەینە دەستی خەڵک وە بێگومان جگە لەلایەنی مادیش لەلایەنی پارەش هاوکاری تریش بێگومان جیاواز لەوەی کە یعنی لە ئێستادا دەبینن ئەو شتانەی کە ئێمە کڕیمانە هیچی شتی تورکی نییە شتی ئەوروپیا خۆت وڵاتێکی ترە چونکە لە چوارچێوەی بەڕێوەچوونی بایکۆتی کاڵای تورکیدا یعنی ڕەچاوی ئەومان کردووە کە ئێمە کاڵای تورکی نەکرین بۆ ئەوەش یعنی جگە لەلایەنی مادی ئەگەر بە شتی تریش بتوانن بەس هەوڵ بن کە کاڵای تورکی نەبێت هاوکاری ئێمە بکەن شتەکانیان بگەنە دەستی ئێمە